دیمەنی وەرگرتنی بەشەنەوتەکەیانە کە پاش زیاتر لە 30 ساڵ حکومڕانی کوردی خەڵکی هەرێمی کوردستان هێشتا بۆ پڕکردنی بەرمیلێک بە دوای تەنکەرەکاندا ڕادەکەن. کوردایەتیمان کرد ڕاپەڕینمان کرد بە ئاواتی خۆمان بژین نەمازانی ئەوە ملەتمان ملەتی خۆمانەوەکە بەق ئەوە ژێر و سەویمان نەوتە 50 ساڵ لێرە بەرم خۆزگای قەترێن نەوتمانەوەی 50 ساڵ لێرە بەر خۆزگای کەرکووک قەترێن نەوتیانەوە ئێمە وامە سەرنیاوە بە ڕۆگانە بە هەزارها بەرمیل وەژمانەکان زۆر لە من و ئەم خەڵکیشکردن زانیان کە نوت ئەفرۆکرێت بەدڵقی هێرزانتر بە دەرەوەی وڵات بەسەن بە جنوب کە خەرەوای ئێمە لە ئەوان نوتمان زیاتر بێت دوای چەند ساڵ ئاوایە دەبێت دوا سەرە بگریت ئایا بەرتەکەوێ بەرە ناکەی و 300 بەرمیل لە پێشەوەی بۆ سەرمایە کە وەزستان تەواو بوو ئەوە نیکانەی ئەوەیە کە دڵسۆزیەک نییە سەرپەرکتیارێکی باش نییە بۆی کە ئیدارەی ئەو وەزع بکات. کوردستان خاوەنی سەرچاوەیەکی باشی نەوتە بەڵام تا ئێستا ئەو سامانە نەبووە تەمای خۆشگوزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە پێچەوانەوە هاوڵاتیان دەڵێن نەوت بووە تامایی خۆشگوزەرانی دوو بنەماڵە و خەڵکیش دەبە یەک نەوت لە ماڵەکەیدا نییە. هەرێمی کوردستانە عەدالەت نەماوە بە هیچ شێوەیە لە هیچ شوێنێک ئێرە خۆی هەر گەندەڵە کوردستانیش وەک ئەو وایە بە تایبەتی هەڵەبجەل لە هەمویان خراپتر. وەڵاهی نەوتی کوردستان لە دەستی دەکەسایە هەمووی خەڵکە زانە پێویست ناکە بڵێن کێ هەمووی لە دەستی 15 کەسایە. نەوتێ من ئێستا وەریەگرم کاتی خۆی کە بەیعەکانی کە بە 41,000 وەریانەگەر ئێستا بە 150,000 200 لیتریش نابێ. نەوت بەستە نا بۆ دەوڵەمەن و بۆ مەسوول و بۆ دوو بنەماڵێ غێری ئەوەی بۆ هیچ کەسێکە نیە بۆ فەقیر نیە بۆ چینی فەقیر نییە. گەنجێکە و سەرەتاکانی تەمەنیەتی بەڵام وەک خۆی دەڵێت پێکەنینی بە حکوومەت و دەسەڵاتێک دێت کە ناتوانێت تاکەکانی لە ڕاکردن بە دوای نەوتا بوەستێنێت. زایم و پێکەنینم بە حکوومەتی کوردیە یەک پێکەنینم بە عەقلی کوردەکەیە لەگەڵ ڕێزمە دویش پێکەنینم بە حکوومەتی کوردیە حکوومەتی کوردی بوونی هەیە تاوەکو حکوومەت وێ تۆ فەرموو من زستانەکە تەواو بوو حالە مڕۆ دارە بڕێ یەنێ من برادرم دوێنە ڕۆژە داری بڕیوە نادی سووتان دودی لەبەر بێنەوتی دزە نەوتم بۆچێت تەوزیەکە فەرمەوە حاڵەکەیانە خۆ سەیریکە بە چاوی خۆی بینی برە حکوومەتی چی برا گەورەکە حکوومەت کوا ماوە والله لە شەشی بەیانەوە چاوەڕێی نەوتم ئینشەڵا بەریشم ناکەوێت والله لە بازاڕدا بەرمیلێک نەوت بە 230,000 دینارە و حکوومەت بە 105,000 دابەشی دەکات بە سەراوڵاتیاندا. ئەمە لە کاتێکدایە ڕۆژانە زیاتر لە 550,000 بەرمیل نەوت هەناردەی بازاڕەکانی جیهان دەکرێت. بەڵام تا ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بەپێی پێویست سوودیان لەو سەرچاوەیە نبینیوە کەوە گاوڵاتیان دەڵێن تەنیا دوو حیزب و دوو برەماڵە سەروەت و سامانی نیشتیمان بۆ قازانجی خۆیان بەکاردێنن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.